ساتی شادبوونەوەی منداڵێکی ون بووە لەبجەیە بە کەسوکارەکەی. بەپێی ئەنجامی پشتینەکان دادگا بڕیاریدا هاوڕێ کوردەوانی کوڕی کاک مەحموودە کە لە کیمیابارانەکەی هەڵەبجا ون بووە. مناڵە ونبووەکە کە ئێستا کەسوکارەکەی دۆزیوەتەوە لە ناو فرمێسکی خۆشی و شادی کەسوکارەکەی داوا دەکات چۆن لە 16 سێدا ون بووە لە 16 سێەم ساڵشدا حکوومەت پێناسی هەڵەبجەیی بوونەکەی پێ بداتەوە. من زۆر دڵخۆشم دوایەوەی 35 ساڵ لەون بوونم گەڕامەوە بە کەسوکارم شاد بوومەوە. زۆر بە ئازارەوە گەڕامەتەوە، زۆر بە ئازارەوە گەڕامەوە، بەڵام شکر بخوا زوو گەیشتمە ئەنجامەکەی خۆم، گەیشتم بە کەسوکارە ڕاستەقینەکەی خۆم. باوکم، مامەکانم، دایکم کۆچی دوایی کردووە، خوشکەکەم، پورەکانم هەموویان. دڵخۆشم لە دڵخۆشیە ناتوانم هیچ بڵێم. ئێستادا لە دایکی خۆم برایەکم هەیە و خوشکێکشم هەیە لە دایکی خۆم. باوکم خێزانیە ناوە. وازام خوشکەکەم زنە بووە تۆی ساتیەوە ئەزانم خوشکەکەم زنە بووە تۆ بەخوا گەورە وازانم ئیستا خوشکەکەم ماتێت و فەرقی چییە؟ هیچ فەرقی نییە. چەند ساڵە منالمە ڕەزالەتە بەخوای زەم و خۆمە کوژم واکەم ئەمەکەم لە خۆشییان نازانم چی بکەم، نازانم چۆن خۆشی دەربڕم بەخوای گەورە بوومە قوربانی گشتان. خوا لێی بەزیاویێ، خوا بەزاییوە منە هاو چەند ساڵەوە خەفەتەوە نەیبرمە ژێر خاک. چەند هەنگاوێک لە تەنیش دەربڕینی خۆشی و شادی کەسوکارەکەی هاوڕێ باوکی کە ناوی مەحموود فەتاحە قسەیەکی دیکەی هەیە. ئەو دەڵێت کوڕەکەی کە ناوی کوردەوان بووە لە کیمیابارانەکەی هەڵەبجە بەدەستەکانی خۆی ناشتوویەتی و مردووە. بۆیە دەڵێت تانە لە بڕیارەکەی دادگا دەدات و ڕەتی دەکاتەوە هاوڕێ کوڕی ئەو بێت. من مناڵی خۆم لە قەبرەکەی ڕێشەی ساڵحا ناپاڵمێ لێ یابوو لەوێ ناشتومە بەدەستی خۆم. تێگەشتی مناڵی من مردووە، زیینی و نییە. وەڵ دوای 34 ساڵ کەسێک گاتۆ تۆ بێ ناو نیشان بێ هیچ شتێ بە واستە و بەملا بەولا و پشتگیریم هەیە و ئەمەم هەیە ئەوم هەیە خۆی کردو بە مناڵی من چۆنەی قبوڵ یەکەم بە مناڵی خۆم. حەزەکە 100 جاری تر حەز کرێتانی لێم 100 جاری تر. پارێزەری دۆسی مناڵەونبووەکانی هەڵەبجە باز لە ڕێکارە یاسایەکانی شادبوونەوەی مناڵەونبووەکان دەکات. دەڵێت هێشتا دۆسیەکەی هاوڕێ بە تەواوی کۆتایی نەهاتووە کە هاوڕێ منداڵی ئەو خێزانە بێت. کەیسەکە بەپی ئەو فحوساتن و تاقیگەی ئەو جوابی تاقیگەی کە بۆمان گەڕاوەتەوە لە بەغاوە 100% بە کوڕی کاک مەحموود هەژمارەکرێ، بەڵام ڕوونکردنەوەیکی زیاتری پێویستەوە کەیسەکە یەکلایی نابێتەوە. خۆتان نەزانن ئەمە ئیشی دادگایە، هەردوولایانی داواکە ئەتوان تەعن بن تانە بن لە داواکە ئایا بەدڵیان بێ بەدڵیان نەبێت، چونکە ئەو بخەینە ڕوو بۆ هەموو لایەک کە ئەمە دەرەجەی قەتعی وەرنەگرتووە. لەبەرەوە نەتیجەی ئەخیر و تا دەرەجەی قەتعی وەرگرتنی داواکە ئێمە هیچ قسەیەک ناکەین. چیرۆکی ونبوونەکەی هاوڕێ هێشتا کۆتایی نەهاتووە. ڕێڕەوی دادگا و تانەی باوکی دوور نییە ئەنجامەکان بە عقارێکی دیکەدا ببات. هەرچەندە پشکنینەکەی دۆسیەکەی هاوڕێ لە بەغداد کراوە، بەڵام باوکی بڕوای بە پشکنینەکەش نییە. بەپێی ئامارەکان 74 خێزانی هەڵەبجە سکاڵایان تۆمار کردو و داوای 165 منداڵ دەکەن کە لە کیمیایی بارانەکەی هەڵەبجە ون بوون. بۆی هەڵە پزیشکەکانی شەوە ماوەی ساڵێکە پشکنین و دۆسەی مناڵەونبووەکان لە دادگاوە ڕاگیراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.